گومانەکان لە بە ئامانجگرتنی شاندی مراڵی زیاتر دەبێت بەهۆی ڕاگەیەندراوەکەی دەم پارتی بەرپرسێکی باڵای تورکیا داوای پاراستنی ئەندامانی پرۆسەی ئاشتی دەکات. دوای ئەوەی دەم پارتی لە ڕاگەیەندراوێکدا گومانی لەبارەی هەوڵێک بۆ تیرۆرکردنی سووری سوورەیا ئۆندەر ئەندامی شاندی مراڵی ئاشکرا کرد. بوڵند ئارینج سەرۆکی پێشووی پەرلەمانی تورکیا داوا لەو کەسانە کرد کە بەشداری پرۆسەی ئاشتی دەکەن کە وریابن. قسەکانی ناوبراو دوای کۆبوونەوەیە کات کە لەگەڵ تونجەر باکرهان ساوسەرۆکی دەم پارتی و هەروین بوڵدان ئەندامی شاندی مراڵی لە پەراوێزی پرسەی کۆچی دوایی ئۆندەر ئەنجامیاندا. ئارنز لە وەڵامی پرسیارێکی ڕۆژنامە نووسان سەبارەت بە گومان لە هەوڵی تیرۆرکردنی ئۆندەر وتی لا کۆبوونەوەکەدا قسەمان لەسەر نەکرد، بەڵام ڕاوێژکارەکانم باسی ڕاگەیەندراوەکەی دەم پارتیان کرد. وتیشی بێگومان لێکۆڵینەوە لەسەر ئەو ڕووداوە دەکەین. من هیچ زانیاریەکم لەسەر ئەو بابەتە نییە، بەڵام هەر شتێک دەتوانرێ بەرامبەر ئەو کەسانە بکرێت کە هەنگاویان ناوە بۆ چارەسەرکردنی هەنێک کێشەی ڕەگداکتاو لە ڕابردوو و ئەمڕۆدا. ناوبراو وتیشی ئەو کەسانی کە بەشداری ئەم پرۆسەیە دەکەن پێویستە زۆر وریابن، دەوڵەت پێویستە بیان پارێزێت. جێی باسە سەرەڕای ڕاگەیەندراوەکەی دەم پارتی کە باسی هەوڵی تیرۆرکردنی سری سوورەیا ئۆندەر دەکات، بەڵام بە فەرمی تا ئێستا هیچ گومانێک لەسەر مردنەکەی ناوبراو نەخراوەتە ڕوو.